دیاردەیەکی گرنگە کە ئێمە باسی بکەین؟ وەڵاهی سەرەتا سوپاسانەکەم نەکەر گرنگە توانی بڵێ ئێستاکە هەموو کەسی سەرقال کردووە جاران ئەگەر تەلەڤیزیۆنێک ماڵێکی سەرقال کردای ئێستاکە هەر یەکە و تەلەڤیزیۆنێک یەکێکی سەرقال کردووە و هەر یەکە و بە نەوعێک و هەر یەکە و جاروایە بە دەردێک و هەر یەکە و بە نەوع حاڵەتێک وای لێ هاتووە خەریکە لەسەر حیسابی نان خواردنی خەوتنی خێزانداری ژنداری مێرداری ینی گەیشتووە بەو حەدەی کە زۆربەی هەرە زۆری ئەو مەشاکیلانی لەناو خێزانە ڕوئەدا لە دەرەنجامی خراپ بەکارهێنانی ئەم فەیسبوک و ئەم بابەتانی کە هەیە بەشە کۆمەڵایەتێکی بە تەواوی تێکی داوە بەڕاستی حتا بەشە خولوقی و هەڵسو کەوتەکانی ئینسانەکان لەگەڵ یەکا گۆڕاوە و بەشە ئیلتیزاماتە ئەخلاقیەکانیشی تێکداوە و ئەتوانین بڵێ عیلاقاتی ئینسان ڕاستە نزیکی کردوتەوە لە یەک بەڵام عیلاقاتی دابچڕانووە جاران ئەگەر من هاتمایە بۆ لای تۆ بۆ سەردانێک یعنی وەک بڵێ ئیسراحەتم ناکرد بەڵام ئێستاکە بە نامێکی ئیکتیفا ئەەکەی ئەگەر قسەش نەماوە وای لێ دێ برادێکی دوێستا بەلای قەبرستان شەبتەبی هۆڕینی بۆ لێ دەی سەلامیش نەماوە لە قەبرستان خەڵک وای لێ هاتوو یعنی ئەوەندە سەریع بووە یعنی خوا نەخواستە کەسێکی دەمری سەلفی دەگری دەڵێ بەداخەوە ئەو وای لێ هاتووم جا لەبەر ئەوە دکتۆر یعنی سوشیال میدیا ئێستا تقریبا لەوەتەی خەڵک زیاتر سەرقال بووە ئاسەوارەکانی دەرکەوتووە بە تایبەتی لە ناو خێزانە بە تایبەتی لە عیلاقاتی ژن و مێردا یعنی من لەم بینە شتێکم نووسی پێم باش بوو نووسیم بەڵام بازێ ئەوە کرا لەسەری ئەیمتم نابێ و ناکرێ ژن و مێرد لەگەڵ یەکە ڕقم سڕی یەکتر نەزانن نە مۆبایل نە فەیسبوک نە ئینستاگرام نە هیچ شتێک یعنی ئەو سڕیاتە لە ناو ژن و مێردا ئەمە زۆر شتی تێک دڵپیسی دروست بووە خێزانە ڕۆشاوەتەوە خیانەتی زەوجی زۆر بووە ئەمە بۆ لەبەر ئەوەی یعنی ئەم سوشال میدیای هەموو شتێکی تیا کراوەیە ئێمەش دڵمان دەروونمان نەفسمان دینمان هەمووی داوە پێی لە نەتیجا کەوتوینەتە ناو جێژاوێکەوە نە ئەتوانین تایە دەرچین نە ئەتوانیش زەبتی بکەین لەبەرەوە ئەمە پێویستی بە کۆمەڵە شتێکە بۆ زەبتکردن بەدڵنیاییەوە ئێمە سوشال میدیای کۆمەڵێک یعنی ڕەهەندی گرنگی هەیە بەڵام ئێمە باس لە لایەنێکی ئەو بابەتە بکەین ئەمیش بریتە لە جنێودان بە خەڵک لە ناوزڕاندنی خەڵک هەز دەکەی ئەمە زۆرە لە سوشیال میدیا لە کوردستان؟ من یەک لەو خەفەتانی کە هەمە ئەم بابەتم ئەوەی جەنابەت ئەیلی زۆر متابعەم کرد بە دەرەجەیەک ئەوەی کە نەمبینی لە ناو فارسانیە جوێندان نییە لە ناو ئەجنەبیە زۆر کەمە یعنی من 4 ساڵ لە ئەڵمانیا ژیاوم احتیمال لە 4 جوێنیان هەبێ ئەوی جوێنێکی ئەتیادیە بۆ کوردەواری نییە بەڵام لە ناو سوشیال میدیای کوردیە ئینسان شەرمەکە لە خۆی لە هەندێ بابەتە لە هەندێ حتا خەڵکی ناودارەیە خەڵکێک هەیە کە دەنجی هەیە ڕەنجی هەیە ئەوانە زمانیان پیسە کار چییە؟ بۆچی ئابم شێوەیە لە کاتێک جاکە بەردەوام باز لە پێشکەوتن و کرانەوەی جیهانی و ڕۆشنبیری و منیش سەیرم دێ ینی بەداخەوە ئەتوانم بڵێم جیرێک لەم بینە دروست بوو لەم شەڕی ئەحزاب و زیاتر لایەن گریانە وای لێ هات ئەدەب و ئەو ئەدەبە جوانە ئەو ئەخلاقە جوانی کە کوردەواری خۆمان شانازی پێوا کرد ڕێز لە گەورەنان ڕێز لە بەرامبەرەکەت قسەی ڕێک و پێک بەرامبەرەکەت یعنی ئەمە لە ناو سوشال میدیا نایبینیتەوە یعنی ئەگەر دکتۆر ئادەم بۆ نمونە شتێکی بەغەڵەت وتی بێ یان ئەگەر وتی بەغەڵەت تێگەێنرابێ لە جیاتی نەسیحەتی لە جیاتی قسەی باش پێ بۆ وتنی قسەی پێ ئەڵێن جوێنی پێ ئەدەن ئیهانەی ئەکەن ئەمە ئەگەر جارێ غەڵەتشی نەوتووە جار وایە یعنی بەغەڵەت خەڵک تێگەێنراوە یعنی من هەر بۆ میسالێکت بۆ جەناب بیجەڕمەوە پێرە شتێکی سەعات تقریبا دەوری دوو بوو ئینەکەم دانا مباشرێ بکەم بەڵام هێشتا نوێژم مابوو نوێژێکم کرد و من سوزانم ئەگەر ئەم مۆبایلە بە تۆ بە هیندای بنی بەستێلفی بە عکسەوە دەرەچێت شایدمانەکەمە دەستی بە چەپە دەرچووە دەستی چەپەم لەسەر ڕاست منیش دوای خۆم بینی خوایە وەڵای من نوێژەکەم بە تەواوی گروادر کۆمنتەکانی نووسێرم خەڵک جوێنەدا ێ باشەکە کە تۆ بجوێنە دێ باش دانی غەڵەتم کردووە مەسەلەن ئەو جارەکە ئەفۆنیان جوێندانەکە نەگەیشت ئەگاتە حەدی ئەوەی جوێن بە مقدسات جوێن بە ڕموز جوێن بە عالیمەکان یعنی من یەک میسالی بۆ جەناب دیجەڕوە لەم بینە دەجنەی فتوای کوردستان کە من زۆر ئەترسم لەوەی کە یعنی ئێمە مەرجەعەکانمان ناشرین کەین لەجنەی فتوای کوردستان هەمووی زانای گەورن هەمووی لەو مەدارەسانە گەورە بوونە فتوایەکیاندا لەسەر ئەو مەسەلەی کوێنیەت و ئەم بابەتان ناچینە سەرەوەی کە ئەوان طبعا ئەویان کرد کە حرامە دکتۆر علی خەرداغی چێکە لە مەرجەع گەورەکانی عالەمی ئیسلامی هەرچی بنووکی عالەمی ئیسلامی خەڵک فتوای لێوەرەگرێ
کە ئەوڵێ حرامە بەس بڕۆ ئەو کۆمنتانە بخوێنەوە. قالبێکی سیاسی وەرگرتیە بوو نمونە علی قەرەداغیش بەرکۆن دەبینن کێشەیە قەتەر و هەمووی جوێن ئەدا نەقد نییە نەقد طبیعیە بەس جوێن ینی جوێنەکان بۆتە کەلتورێک زۆر یعنی تەسەوڕ ناکەی حاجی کاروان کە تو بڵێ خوا یەکە بەس ئەوەندە دەربچی بڵێ خوا یەکە خەڵک دوێنت پێ دەدا گەیشتۆ بۆ حەدەژیان یالی مەرامێکی بۆیە ڕاستیەکانیش بڵێ هەر جنێ باوەڕ ینی ئەزانی مناڵێن بۆیە ئێستاکە بەڕاستی ئێمە ئەو کەسانی کە ئێمەمانان ینی سند جەنابتان ئەمانە بێت دەورمان هەبێت لە ڕاستکردنەوەی ئەو تەسەوڕە خراپە بەڵام ئەمە بەڕاستی لەدا بەبێ ناوهێنان هەندێک گەورن هەندێک ناودارن هەندێک ڕئیس ئەحزابن هەندێک خەڵک خۆیان بە ڕیسپی میلەت دەزانن لەوانەوە ولا تەنابەزوا بالألقابیان کرد بئس اسم الفسوق يعني اوان مثلا ناوي كان لحزبنا ناوي كان لشخصيتنا ناوي كان لفلانينا يعني بون من حد باسي خوم كم تخوا باسي كزنك او نواني لمن دناوا همي خلقي قلينا وكخوي بمسلمانك ملتزمه زانيو ريشي لمنيش دريشتر